زۆربەی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەیراندایە شانی شەڕ بەهۆی پرۆگرامی ناوکی ئێران هەیە و هەروەها هەڕەشەی پەرەگرتووی ئەلقاعیدا لە ئەفریقا لە ئارادایە. ئەمانە ژمارەیەک لە ئاستەنگەکانی ئاسایشی جیهانین ڕوبەڕووی سەرۆکی ئەمریکا دێن چ بەراک ئۆباما بێت یا میت ڕامنی بێت لە 4 ساڵی داهاتوو. بۆ سەرۆک ئۆباما سەرکەوتن لە بواری ئاسایش هەبووە. ئێمە کۆتاییمان بە شەڕی عێراق هێنا و هێز و توانای خۆمان لە دژی ئەو کەسانە خستەگەر کە لە ڕۆژی 11 ئەیلولی 2011 هاوڵاتیانی ئێمەیان کوشت دەرەنجام کڕۆکی ڕێبەرانی ئەلقاعیدا لە ناوچووە. بەڵام دیمەنەکانی توندوتیژی بەردەوام لە عێراق، سووریا و لیبیا کە بەهۆی هێرشی ملیتان بۆ سەر کۆنسۆلی ئەمریکا لە بنغازی باڵوێزی ئەمریکا و 3 ئەمریکایی تر کوژران بیرهێنانەوەن کە بۆی هەیە هەرێمەکە زیاتریش لە جاران ناسەخامگیر بێت. کاندیدای کۆماری میت ڕامنی ڕخنەی لە ڕێبازی دەرەوەی ئۆباما گرتووە دەڵێت ڕوون و ئاشکران نییە و هەڕەشەیە لەسەر سەلامەتی و ئاسایشی ئەمریکایەکان. لەسەر نەمانی ئوسامە بن لادن و ڕاودونانی ڕابەرەکانی ڕێکخراوی ئەلقاعیدا من دەستخۆشی لێ دەکەم، بەڵام تەنها بە کوشتنی ئەندامانی ئەلقاعیدا کێشەکە چارەسەر نابێت. ڕامنی داوای لەشکرێکی بەهێزتر بۆ ڕەوانەوەی هەڕەشەکان دەکات و ڕخنە لە بەرنامەکانی ئۆباما دەگرێت بۆ کەمکردنەوەی کەشتیەکانی دەریایی و کەمکردنەوەی ژمارەی هێزەکانی زەمینی و ئەوەی کە لەشکر زیاتر پشت بە هێزەکانی تایبەتی ئۆپۆراسیۆنی نەهێنی و فڕۆکەی بێفڕۆکەوان ببەستێت. بەپێی ڕێبازی ئۆباما ژمارەی ملیتانەکانی بەهۆی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان کوژراون لە زیادی داوە و بەڕێوەبەراتی سرنجی خستۆتە سەر ڕاهێنان و چەکبەخشین بە لەشکری وڵاتانی تر بۆ ڕاپەڕاندنی ئۆپراسیۆنەکان لە بڕی ناردنی هێزەکانی ئەمریکا. ئێستا ئێمە دەتوانین بە شێوەیەکی بەرپرسیارانە ئەفغانستان جێبهێڵین و پشتڕاستی کەین کە ئەفغانیەکان دەتوانن ئاسایشی وڵاتی خۆیان پارێزن. بەم شێوەیەش دەتوانین هاوپەیمانی و دۆستایەتی لە سەرانسەری جیهاندا بنیاد بنێین. ڕامنیش وەک ئۆباما لەگەڵ ئەوە نییە کە ئەمریکا ڕاستە و خۆ تێکەڵاوی شەڕەشی تر بێت. مایکل ئۆهانلەن شیکەرەوەی ئاسایشە لە ئینستیتوی بروکینگز لە واشنگتن. هەردوو کاندیدی سەرۆکایەتی بە ئەندازەیەکی زۆر قسە دەکەن، بەڵام جیاوازی زۆر لە نێوان قسەکانیاندا نییە لەبەر ئەوەی هەردوو کاندید بە ئاگان لەوەی هاوڵاتیانی ئەمریکایی لە مەسەلەی دەستێوەردان لە دەرەوەی وڵات بێزار بوون. بێجگە لە لەشکرێکی بەهێز و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ شەرخوازی وڵاتانی وەگێران و شەڕی ڕادیکالیزمی پەرەگرتووی ئیسلامی، ڕامنی پێشنیاز دەکات یارمەتی دراوی بەکار بهێنرێت و گوشاری پێبخسرێتە سەر مسر بەرەو دموکراسی هەنگاو بنێت و هەروەها ئاشتی لەگەڵ ئیسرائیل بهێڵیتەوە. ئەو دەڵێت دەیهەوێت یارمەتی ئۆپۆزیسیۆنی سووریا بدات و هەروەها دەڵێت یارمەتی لە بواری ئابووری، پەروەردە و یەکسانی جەندەر و سەروەری یاسا بدرێت لە وڵاتانەی ڕوبەڕووی بەهێزبوونی ملیتانانن. ئێمە دەبێت هەنگاو بنین بۆ دانانی استراتیجێتێکی زۆر بەهێزی هەمەلایەنە بۆ یارمەتیدانی جیهانی ئیسلامی و بەشەکانی دیکەی جیهان ئەوانەی ئەم تندڕەوی ڕادیکالی ڕەتدەکەنەوە بە دڵنیاییشەوە نایشارنەوە. ئەم گروپە بەشدارە لە ئێستادا دە بۆ 12 وڵات دەبێت. یەکێک لەو وڵاتانەی ڕێکخراوەکانی سەر بە ئەلقاعیدا بنکەیان لێپەرەداوەتێ وڵاتی ماڵی لە ڕۆژاوای ئەفریقایە. هەرچەندە کاندیداکان لە دوا ڕوبەڕووبوونەوە باسی ماڵیان کرد، بەڵام شیکەرەوان دەڵێن نە ئۆباما و نە ڕامنی شتێکی تایبەتیان بۆ ئەفریقا پێنیە. سەبارەت بە ئەفریقا دەبێت بڵین میت ڕۆمنی و باراک ئۆباما هەردووکیان خۆیان لەو بارەیەوە لاداوە. هەروەها لەمەڕ بابەتی جۆراوجۆر ئەوەی دەتوانێت لەسەری بدوێت تا ئەو ڕادەیی سەبارەتە بە کەمترین بابەت لەبارەی ئەفریقاوە لە ڕاستیدا هیچ قسەی لەسەر نەکراوە. ئاسایش لە ئەوروپا بابەتی سەرەکی نەبووە لە هەڵمەتی سەرۆکایەتیدا. هەردووکیان دەخوازن وڵاتانی ئەندام لە ناتۆ هێزی مرۆڤی و هەروەها کەلوپەلی لەشکری کە لە کۆنەوە وابا بووە ئەمریکا دابێنی کردوون ئێستا دەبەردەست بنێن. سەبارەت بە سیستمی وەرگری موشەکی بەرامبەر بە رووسیا ڕایان جیاوازە. ئۆباما ڕێبازێکی لاپەسەندە کە زیاتر بکرێت ئاڵوگۆڕی تێدا بکرێت. هەر کەسێک هەڵبژارنەکان بباتەوە 4 ساڵی داهاتوو ئاستەنجی زۆری بۆ سەرۆشی ئەمریکا پێدەبێت.